2000 ئەمە سەعما کرد پێشتری بە 500 بوو ئەشیا زۆر هەزان بوو بەس ئێستاکە لە 2000 و 25 ساڵە ئێمە کوبەمان نەگۆڕی بوو سعری ئێستا بوویتە 1500 پاش 25 ساڵی بۆیە بارودۆخەی لە هەرێمی کوردستان هاتوۆتە پێشەوە بەشێک لە خواردن و کەلوپەلیش گران بووە جا پێشتر یەک دانە کوبە بە 1000 دینار بوو بەڵام ئێستا بۆتە 1500 دینار جا لێچێک لە عەرەبانەکان نووسراوە کوبە 1500 دینار تێبینی کە ڕێستە گران بوو جا دەمێت قسە لەگە وەستا عەبدوڵڵا بکەم لەسەر بابەتە وەستا عەبدوڵڵا سڵاوت لێ بێتن ماندوو نەبی دەمەوێت پێم بڵێ هۆکار چییە کوبە گران بووە هۆکارەکەی ئەوەیە کە غاز گران بووە ڕوون گران بووە ئەو ماڵانەی کە پێویستە بۆ کوبە گران بووە و ئێستا کەش معنی بەدسا و هەموو فڕمیەکان زۆربەی فڕمیەکان هەیە دایخستووە یان زۆربەی شوێنەکان لە فە و ئەو شتانە گران بووە ئێمەش بە باشمان زانی بۆی کوبەکەمان وەچی خۆی وەچ تامی جاران بێلینەوە نەوەکو گچکەیکەینەوە و لەو بابەتانە کوبەکەمان هەر وەچی خۆی کاسی گەورەتریشمان کردێ و بەرچاومان کردێ و لەبەوەی خەڵک بۆ بکە ئەوەستا عەبدوڵڵا پێم بڵێ بەشێک لە شوێنەکان دەڵێن ئێمە بابەتەکە گچکە دەکەینەوە بەنمونە لە فەیە خواردنی کەمتری دەکەین یان کوبەیە گۆشتی کەمتر تێ بکەن بازار نەبێ ئێوە بۆ واتان نەکردیان وەڵی باوە نەکەن لەبەوەی کابرا شتەشی دەخوا تامی خۆی بداتنی بەیەکشی تێکان نەک بچی ئێستا گچکەش کاتەوە کابرا دەبێت دوو سێ قڵی بکڕی تامی خۆی لەدەستدا تامی خۆی لەدەست دەدا بالفعن تامی خۆی لەدەست دەدا و معنەی تۆش دەبی بزانی ئەوگە بۆ نرخەی ببینێتەوە معنەی دەبێت چ مەوادێک پێشکەش بکاتن لۆیە دەبی نرخەکەی وەکو جاران مانکە گرانتر کرد بەڵام ئەوەش زۆر ناش باشە باس لەوە دەکرێتن کە خەڵک ئێستاشت گران دەکا دوایەوە کە بارودۆخ ئاسایی بۆ کەلوپەل هەرزان بۆ بەڵام تشت هەرزان ناکرێتەوە لای توش وایە هەرزانی دەکەی دوایە لای من ئیشاڵڵا هەرزانی دەکەمەوە بەڵام شتەشکەش هەیە لە گۆڕێ ئەمن بابەتەکەم گۆڕیە معنی ئایتمەکەی خۆم زیاتر بەرەو پێش بدیە زیاتر لە جاران ئەگەر بەو شوێ بێلمەوە خەڵک ڕای لەسەر ئەو شتەی بالفعل دەبی لەسەر ئەو شتێ بەجێ بێنە بەڵام جەنابەت لەسەر گرانبوونی بابەت وەردەکردیا بەڵێ دوایەوە کە کەلوپەل هەرزان بوو ئامادەی هەرزانی کێوە ئامادەم هەرزانیکەمە بالفعل ئەو شتەش بەس لە هەرێمی کوردستانیە لە هەموو عێراقی معنی گران بوو غاز گران بوو بەس لە کوردستانە نییە بێن بەس لە کوردستان ئێستا کە نرخی 35,000 ڕێک یەک بزلقاز 35,000 ڕێک ڕۆژێ لە کنەمە 3 4 ئەو دەورانە چنگەمە قیمە کوراندنمانەیە بریس کوراندنمانەیە و سۆکردنەوەی کوبەکان بابەتەکان هەموو شتێک وهروە ئەمە هەتا ئێستا سەعرمان نەگۆڕیە لە 25 ساعت تقریبا لە 2000 ئەمە سەعرمان کرد پێشتری بە 500 بوو ئەشیا زۆر هەزان بوو بەس ئێستاکە لە 2000 و 25 ساڵە ئێمە کوبەمان نەگۆڕی بوو سعری ئێستا بوویتە 1500 پاش 25 ساڵی